بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. برزان و خۆشەویستانم، تایبەت لەم زەمەنی کۆڕۆنا و نەگەیشتن بە یەکترە، زوو کاتێک کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان فەیسبووکانمان ئەکەینەوە، هەندێک لە خۆشەویستانمان ئەبینین کە وەکو گەڵای پاییز ئەوەرن، هەرێکیان لە شارێک و هەرێکیان لە شوێنێک کە ئێمە ناتوانین ئامادە بین بۆ نوێژی مردوو لەسەریان. ئەمەوێ ئەمڕۆ لە خزمەتانە باسی نوێژی مردووتان بۆ بکەم کە بە غائب نوێژی مردوو ئەکرێەوە هەمان ئەجری ئەوەی هەیە کە ئینسان بە حاضر جێبەجێکە. دیارە زانیان زۆر اختلاف و مشتومڕیان هەیە لەسەر نوێژی غائب. من بە پێی ڕێڕەوی مەزهەبی ئیمامی شافعی حەزەکەم ئەوەتان بۆ ڕوونکەمەوە، هەر دۆستێ خۆشەویستێکت کە ئەبینی وەفاتەکە، دەست نوێژێکی جوانەگری ڕوو ئەکەیتە قیبلە، ئەتیادی نیەتێنی خۆیە نیەتمە لەسەر فڵانە کەس نوێژەکەم. ئەگەر نەشی ناسی هەر ئەبێت، یعنی تۆ مەسەلەن چەند کەسێک ئەنووسی مەرجنی یەک کەسیش خۆیە لەسەر ئەم ڕیزە مردووی کە ئەمڕۆ بینی من لە فەیسبووکەکەمە ئەمەوێ نوێژی مردویان لەسەرکەم، یان خۆیان یان ئەمەوێ لەسەر فڵانە دۆستم کە لە فڵانە شارە لە دەرەوەی وڵاتە، لە هەولێرە، لە سلێمانیە کە ناتوانم بڕۆم لەم زەمەنی کۆڕۆنا، خۆیان ئەوە نیەت ئەهێنیت کە ئەمەوێ نوێژی لەسەر بکەم. ئەم نیەتە زۆر گرنگە، چونکە مەسەڵات الغائبە نیەت بێنە کە بە سەڵات الغائب نوێژی لەسەرەکەی. نەجاشی کاتێک کە وەفاتی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم، ئەو لە حەبەشە ئەم لە مەدینەوە نوێژی غائبی کرد لەسەر نەجاشی. ئەمە دلیلێکی گەورەیە بۆ مەشروعیەتی ئەم نوێژە، و هەندێک ڕیوایەتی تریش هاتووە ئەگەرچی لەوەچێ قسە هەبێ لەسەر سەنەدی ڕیوایەتەکان، حتى ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم جارێک چوو بەلای قەبرێکە، عەرزیان کرد کە دوێنێ ئەم موسڵمانە وەفاتی کردووە، فەرمووی سەف ببەستن نوێژی غائبی لەسەر جێبەجێکرد. نوێژی مردوو زۆر ئاسانە خۆشەویستانم، ئەکرێ بەم شێوازە هەر کەسەمان لە ماڵەکەی خۆیە ئەجرێکی زۆر گەورەی دەستکەوت بێ. پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم ئەفەرمێ هەر کەسێ نوێژی مردوو ئەکا یەک قیراط خەیری بۆ ئەنووسرێ، قیراطێک، ئەگەر لەگەڵیشا بچێتە سەر قەبرانە بێتە 2 قیراط. ئەم یەک قیراطە چەندێکە کاتێکە ئەم ئەجرە گەورەی بۆ ئەنووسێت چەندێکە قیراطێک؟ فەرمووی بەقەدەر کێوی ئوحود، کێوێکی گەورە خێرت بۆ ئەنووسێ بەم نوێژە. ئەم نیەتە ئەهێنی نیەتمە خۆیان نوێژی مردووی سەڵات الغائب لەسەر فڵانە کەسەکەم، الله ئەکبەر. دوای ئەمە سوورەتی فاتحە بخوێنە، عینەن سوجدە و ڕکوعی نییە، نوێژ زۆر ئاسان. الله ئەکبەری دووهەم الله ئەکبەر، اینجا سەڵەوات لەسەر پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم بدە، اللهم صل على محمد وعلى آل محمد. اینجا الله ئەکبەر، الله ئەکبەری سێهەم. دوعا بۆ مردووەکە ئەکەی، پیاو بوو اللهم اغفر له وارحمه، ئافرەت بوو اللهم اغفر لها وارحمها، و دوعاش زۆرە لە مەئثور لە پێغەمبەریانەوە صلی الله عليه و آله وسلم. الله ئەکبەری چوارەم ئەکەیت، ئەڵێ اللهم لا تحرمنا أجره ولا تفتنا بعده. دعا بۆ خۆتەکەی، خوایان ئەجری ئەم نوێژەمان بۆ بنووسە، تووشی فیتنەمان مەکە لە دینمانە لە دوای ئەم مردووەمانەوە. دوای ئەمانەکە جێبەجێ ئەکەی، ئەعتیادی هەر بە پێوە سەلام ئەدەیتەوە، السلام علیکم ورحمة الله، السلام علیکم ورحمة الله. واتە تۆ تەنها نیەتت هەیە، 4 الله ئەکبەرت هەیە، سەلامدانەوەت هەیە. لە الله ئەکبەری یەکەم سوورەتی فاتحە، الله ئەکبەری دووهەم لە دوایەوە سەڵەوات لەسەر پێغەمبەریان، الله ئەکبەری سێهەم دوعا بۆ مردووەکە، الله ئەکبەری چوارەم دوعا بۆ خۆت و سەلامدانەوە. داوامە لە ذاتی پاکی پەروەردگار لەم خەیرە گەورە خۆمان بێبەش نەکەین و هاوکارمان بۆی جێبەجێکەین، و داوا لە بەڕاستانەکەم بە دڵ نوێژەکان جێبەجێکەن. لەوە ئەچێ ئێمە نوێژێکی مردوو لەسەر دۆستێکمان بکەین، ئای چەند دۆست دوای ئێمە نوێژی مردوومان لەسەر ئەکەن. خۆی گەور لە گوناهی مردوەکانمان ببورێ، عاقبەتمان پڕ خێر و بەرەکەت کە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.